بێ من ئاڵا عەبدوڵڵا لە شاری ڕانیا وەکو بزنسی خۆمم هەیە و پیشە و کار کەسابەت کۆم دەکەم لەوانێ وەکو ئافرەتێک لە 4 ساڵە دەستم بە پیشە کرد و لە شاری ڕانی دەژیم وەکو پیشەکارێک لێرە ئیشکردن بۆ ئافرەت هیچ زەحمەت نییە و کاتەکانمان هەموو دیاریکراوە وەکو کار و کەسابەتەکەمان بەشی قماش فرۆشتنە من دلی ئافرەتان بفرۆشم لە هەمان کاتیشدا خەیاتی دەکەین نزیکی 16 ساڵە ئیشمان ئیشی خەیاتی و بەڵام 4 ساڵە دەستمان کردەوە بە قماش فرۆشتن لێرەدا وەکو ئەم شارە بۆ کار و کەسابەت بۆ ئافرەت شارێکی زۆر خۆشە و زۆر ئازادیمان پێدراوە بگرە زیاتر ئافرەتەکانمان ئیش دەکەن لێرە لە هەردووکانێک کە دەبینی زیاتر ئافرەتە نەوە پیاو حڕیم لە ئیشکردندا و کار کەسابەتی خۆشمان خۆش دەوێت وەکو پەیامم بۆ خاتونانی شارێوانێ یاخود بۆ هەر شارش کە هیچ فەرق ناکە هەمومان هەر خاتونی یەک شار دەبین و یەک شوێنین وەکو ئیشکردن هەمووتان هیوادارم دەستکەم بە ئیش و بازرگانیت و بزنسی خۆتان پشت بە هیچ کەسێک نەبەستن نە بە هیچ حیزبێک و نە بە هیچ حکوومەتێک بگرە بۆ خۆمان زیاتر لەسەر دەستی خۆمان بژین ڕاستە زۆر جارەیە بێ پشت بە خوێندنەکەمان بەستین لە دوای خوێندنەکەمان ینی دەستکەین بەمە بەڵام زیاتر کار و کەسابەتەکە لە ژێر دەستی خۆماندا بێت خۆشترە ئەمە وەکو پەیامێک بۆ خاتونەکان وەکو ئیشکردنم بزنسم کە هەمە بۆ ئاواتێک تەنیا مەبەستەکە ئەوەیە کە بۆ خۆمان ساحەبی ئیش و بزنسی خۆمان بینی ئێستادا و بەرەو پێش بچین و ئێمەش لێرە لە کوردستان ناوبانگمان هەبێت جێ و پێگە و پەنجەی خۆمان دیار بێت و تەنیا ئەم بۆ مەبەستە بوو.